ئەلەم مانگە مبارەکەدا، ئەلەم مەوسمە خێرەدا ئەو کەسانەی کەوا تاوانبارن و لە مەعسیەتە ئەژێن قاپی تەوبە کراوەتەوە، قاپی تەوبە کراوەتەوە، هەوڵ بدەن تەوبە بکەن بۆ لای خوای تەعالا لەم مەوسمە خەیرەدا. و ئەو کەسانش کە لەسەر تاعەت بەردەوامن داوا بکەن لە خوای تەعالا کەوا بەردەوامیمان پێ ببەخشێ لەسەر ڕۆژیەکەمان و لەسەر شەو نوێژەکەمان. و هەر کەسێ تەراویح بکا لەم مانگە ڕەمەضانەدا لەگەڵ ئیمامە حەتا یەنسەرف، کاتێ نوێژی تەراویحەکە نەچێتە دەرەوە هەتا وەکو ئیمام تەواوە بێت لە نوێژە ویترەکەی. ئەوە شەرتەکەیەتی ئەمجا کە کوتیبە لەهو قیام لەیلا، ئەجری ئەوەی دەسەکەوێت شەو هەتا بەیانی نەخەوتووە و نوێژی کردووە، نەک 4 ڕەکعات بکا و بچێتە دەرەوە حەتا یەنسەرف، هەتا وەکو ئیمام انصرافەکە لە نوێژە. بۆیە ڕۆژوو براکانم ئەجر و پاداشتی گەلێ زۆرە، باس ناکرێت ئەمەنە زۆرە.